بەڵگەنامەیەکی نهێنی ئەمریکا بە پەیام بۆ مەسعود بارزانی و یەکێتی بۆ یەکخستنەوەی دویدارایی دەکەوێتە بەردەستی تابدا پرس. ئەم بەڵگەنامەیە پێشانی دەدات ئەمریکیەکان فشار لە مەسعود بارزانی دەکەن تاوەکو سازش بۆ جەلال تالەبانی بکاتەوە کۆتایی بە شەڕ و ناکۆکی ناوخۆیی بێنن. بەڵگەنامەکە زۆر توندە لەسەر هەردوو سەرۆکی یەکێتی و پارتی فەرمان بە مەسعود بارزانی دەکات نەرمی بنوێنێت و کۆتایی دۆخی پاش شەڕی ناوخۆ بەرەوە ئاسایی بوونەوە بەرن. مێژووی بەڵگەنامەکە بۆ هەفتەی ئابی 1999 دەگەڕێتەوە، واتە دوای تەنها یەک ساڵ لەو دەست پێشخەریەی تالەبانی دێت کە ساڵی 1998 خۆی و تەنیا دوو پاسەوان بۆ نیوەڕۆخوانێک سەردانی مەسعود بارزانی کرد و هەر ئەوەش شەڕی ناوخۆی نێوان هەردوو پارتەکەی خاو کردەوە و هەمان ساڵ کۆتایی بە شەڕ هێنا. بە گوێرەی ناوەڕۆکی نامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لەلایەن بێست ئەلیزابێت جۆنز جێگیری سەرەکی یاریدەدەری سکرتێری نووسینگەی کاروباری ڕۆژهەڵاتی نێزیک لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەت ئاراستەی مەسعود بارزانی کراوە. لە ناوەڕۆکەکەدا بەرپرسە ئەمریکیەکە دڵخۆشە بە بەرپەسەندنی دانوستان و گفتوگوکانی یەکێتی و پارتی و هانی هەردوولایان دەدات پێکەوە گفتوگوی زیاتری بەرهەمدار بکەن. لە نامەکەدا ئاماژە بوو ئەوە دەکات دوای گفتوگوی لەگەڵ تالەبانی فەرمان بە مەسعود بارزانی دەکات و دەڵێت گفتوگوکانم لەگەڵ جەلال ئەرێنی بوون. ئەو گەشبینیە بەوەی کە کۆبوونەوەی داهاتوو پێشکەوتنی بەرجەستە بەرەو ئاشتەوایی زیاتر دیاری دەکات وەک پیوەرێک بۆ مەبەستی یەکگرتن. دڵنیا کرامەوە کە پەکەکە لە کاتی ڕۆشنی تورکیادا پەناگە لە خاکی ئیدارەیی یەکێتیدا نادۆزێتەوە. من هانم داوە و بە هەمان شێوە هانتان دەدەم لە کۆبوونەوەی داهاتوودا لیژنەی هاوبەشی سەربازی و ئەمنی و هەواڵگیری پارتی و یەکێتی دابمەزرێنن کە دڵنیایی باشتر دەدات. جۆنز زیاتر بۆ مەسعود بارزانی دەنووسێت و دەڵێت ئێستا کاتی ئەوە هاتووە پارتی و یەکێتی لە خاکی یەکتردا فەرمانگەی بەرامبەر بکەنەوە و لیژنەی دارایی هاوبەشی بەهێز دەستەبەر بکەنەوە بۆ گەڕانەوەی گروپی یەکەمی ئاوارەکان. هەروەها پێشنیار بکەم کە بیر لە سەردانێکی شەخصی بکەنەوە بۆ بینینی تالەبانی. تێدەگەم زۆر ئەو میێوانداریەی کە پێشکەشت کردبوو بەرز دەنرخێنم. کاتێک سەردانی کردیت پێدەچێت سەردانێکی بەرامبەریش بە هەمان شێوە بە نرخ بێت. دوای نزیکەی 24 ساڵ لەم نامەیە ژنێکی دیکە بە ناوی باربارا لیف بە هەمان پۆستی خاتو جۆنزەوە سەردانی هەولێری کرد. دوای کۆبوونەوەیەکی گرنگ لە ڕۆتەنا لەگەڵ یەکێتی و پارتی 3 مانگ سەردانی مەسعود بارزانی کرد و ئەو پەیامەی پێدا ئەمریکا چی دیکە ئەم دۆخەی پێباش نییە و دەبێت یەکێتی و پارتی کێشەکان کۆتایی پێبێنن. ناوەڕۆکی پەیامەکەش بۆ مەسعود بارزانی و مەسعود بارزانی ئەوە بوو یان ئاشتەوایی دەکەن یان دەبێت بڕۆن. لە زاری سەرچاوەیەکی نزیک لە کۆبوونەوە ئەمریکیەکان زۆر تند بوون لەسەر ئەو بابەتە و ئاماژەیان بەوە کردووە کە هیچ سازشێک لەسەر ئەو پرسە ناکەن. هەردوای پەیامەکە مەسعود بارزانی لەژێر فشاری پەیامەکەی ئەمریکا پێشوازی لە قوبات تالەبانی کرد. دواتریش لە کاتی کردنەوەی مەزاری مەلا مستەفا لە بارزان مەسعود بارزانی دوای ماوەیەکی زۆر لە خۆبوونکردن لە چاوی کامێرەکان داوای ئاشتەوایی لە هەموو لایەنەکانی کوردستانی کرد.